خەڵکێکی ئەڵمانی، خەڵکێکی بێدین، خەڵکێکی ملحید، خەڵکێکی گوماناوی زۆر لەسەر سێ کەس لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جنس لە ژیانی محەممەدا صلی الله علیه وسلم زۆر قساکەن. تحدیانەکەم هەردوو هەفتەی تر بێنە سەر خەت خۆیان حازرکەن. 7 ساڵ بەر لە ئێستا من داوای دەیبێتم لە دکتۆر عەبدولواحید کردووە. لە ساڵی 2012دا بەڕەسمی من نامەیەکم نار بۆ دکتۆر عەبدولواحید کە دەبێتە ساز بکەین و وەڵامی نەدامەوە. پاش 7 ساڵ دەڵێ من ئامادەم دەیبێتیان لەگەڵا بکەم. هەچینە ناو ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چینە ناو وردەکاری خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باسی هەموو ئەو وەرەقانە هەڵەینەوە کە ئەوان زۆر جار بە تعلیق بۆمانێنێرن لە فەیسبووکەکانەوە. من پێم گوتی لە 3/12 ئیمێلم بۆت ناردووە، بڕۆچەیەکی ئیمێلەکەت بکەوە من دڵنیام تۆ بینیمتە. وەڵامی ئیمێلەکەم دەوە خۆت و خۆم مەوعیدێک دادەنین و دیبەیت دەکەین. باشە دیبەیت دەکەین چ سەبارەت بە ئەخلاقی محەممەد، چ بە سەبارەت بە ژیانی سێکسی محەممەد، چ سەبارەت بە قورئان و زانست هەتا وەکو دوایی. زۆر سپاس دکتۆر عەبدولواحید کە بۆ خۆت بابەتەکەت ڕۆژان. من ئامادەم. بەڵام ئێوە پیاو بن، خۆتان مەدزنەوە، لەسەر خەت بن لەگەڵمانە، جا پیاو بێ و موعیدی مناقەشەیەکی عەلەنی دابن. زۆر سپاس. من ئامادەم. کوڕم تۆ پیاونی، من 1 ساڵت حەداد دەگەم، دەمەوێت کۆت و زنجیرت بکەم ڕاد بچێشم بۆ دیبەی لە ژەرناوی قورئان و زانست، بەڵام تۆ پیاونی. لە نێوان من و دکتۆر پشتیوان دایکێکمان هەڵژێرە. من بۆ خۆتان دەڵێن کە خاوەنی بڕوانامەی باڵانی و هیچ نازانم. ئەوە دکتۆر پشتیوانیش ئەو پیشەی خۆتە دکتۆرە، 4 بڕوانامەی باڵای هەیە، پسپۆڕیشە. بەس بابێتە پێشەوە جورئەتی هەبێت پیاو بێ دانیشە بەرامبەرمان. زۆر سپاس. من ئامادەم. قسەی زلە نەکەی لە بەرچاوی موسڵمانان، خۆت تش بکەیتەوە، خۆ دەیان بکەی بە فسفس پاڵەوان. من دەمێکە تەحەدام کردووی من و تۆ دیبەیت بکەیت. بەهانە نەیەنیتەوە. من ئامادەم. کەممان هەڵبژێریت ئارەزی خۆتە، بەڵام من داوا لە بەڕێزت دەکەم من هەڵبژێرە. ڕەنگە من نێچیرێکی باشتر بم بۆ تۆ.